دیارە ماوەی 3 ڕۆژە بەهۆی ئەو کردەوە تیرۆریستی کە لەلایەن ئەو خەڵکانی کە چاویان بە ڕووناکیدا هەڵنایەت و خەڵکانێکن کە ئەتوانین بڵێن هاوشێوەی شەمشەمە کوێرن و چاویان بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانە هەڵنایە کارێکیان کرد بەوەی کە لە ئەنجامی ئەو هێرشی کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر بۆ ماوەی 72 سعات تێپەڕی کە کارەبای هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو کەم بوویەوە و ئەمەش کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بارگرانەیەکی زۆر بۆ هاوڵاتیان لەسەرجەم هەرێمی کوردستان دروست بوو. خۆشبەختانە لە ئەم شەو لە دوای کاتژمێر 12 شەو کێڵگەی کۆرمۆر دەستی کردەوە بە هەناردەکردنەوەی گاز بۆ وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا و لە ئێستادا کە پاش نیوەڕۆی ڕۆژی 30 مانگە خۆشبەختانە دۆخی کارەبا ئاسایی کراوەتەوە و سەرجەم وێزگە و فیدەر و محەڵتەکان کارەبایان ئاسایی بۆتەوە و داوای لێبوردنمان هەیە لێرەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی ڕابردوودا تووشی ئەو کارەساتە بوون کە کارەساتێکە بەدەر لە توانە و دەسەڵاتی وەزارەتی کارەبا بووە لە ماوەی ئەم 3 ڕۆژە ئەتوانم بڵێم دەستخۆشیم هەیە بۆ تیمەکانی کۆنتترۆلی کارەبا و سیانە و محەڵات و سەرجەم سێکتەرەکانی کارەبا کە زۆر لە خۆبردووانە لەسەر خەت بوون لەگەڵمان بۆ ئەوی بکە ئەم دۆخە ئاسایی بکرێتەوە و لەو ماوەی کە ئەو ڕێژە کارەبا کەمی کە بە دەستمان ئەگەشت هەوڵمانیا بە شێوازێکی دادپەروەرانە ئەو چەند کاتژمێرێک کارەبا هەیە بەسەر هاوڵاتیانەدا بەشێنێ.